ویسمان وەکو ژنان وەکو دەستەی کە پێکمانێناوە سەردانی ژنانی شنگال بکەین بەداخەوە پارتی دموکراتی کوردستان دیسان هەروەکو ئێوە شەزانن پێشووتریش هەوڵ دراوە هاوکاری بکەن بەڵام ئەم جارەش ڕێگری لێ کردینەوە لە ئەو دوایین بازگە ڕێگری لێ ئێمە کرا و وترا کە ڕێگە نایەن بە هیچ شێوەیەک دەرباز بن و دەبێ هەرچی زۆر ئێرە بەجێ بێڵن بە شێوەیە کە بە هیچ شێوەیەک لێریان نەوەستن هەر لێەوە ڕێگریان لێ کردین هەویەکانیان لێوەرگرتین و ناوەکانیان بە هەموو بازگەکانە بڵاو کردەوە آخر بازگە کە لە دهۆک دەرەچیت بە شێوەیەکی هەڕەشەت گێڕانی نەدوا و یەکسەرتی هیچ سلێمانی بە هیچ شێوێت بۆیان نێبڕن. پاسەپۆرت بۆ وڵاتانی دەرەوە پێویستە نەمزانی پاسەپۆرتم پێویستە لە دهۆکەوە بڕۆم بۆ شنگال یا لە سلێمانیەوە بێم بۆ دهۆک هەرێکە گەیشتینە سنووری ئەم سنوورە ئێمە هەموو خوشکوبراین هەموو هاوڵاتی کوردین کوردستانین بەڵام بەداخەوە ڕێزمان لێ نەگیرە زۆر وتم ئێمە میوانین ئێمە هاتوین پشتیوانی ژنانی شنگال ئەەکەین بەڵام بەداخەوە نەیان هێش بڕۆین زۆر بەڵێ بە شێوەیەکی زۆر ناشرین لەبەر بەڕاستی دیارە ڤیزەمان لێ نەداوە.